لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا دابینکردنی ژیانێکی تێر و تەسەل و ئینسانی مەحاڵە. بە پێی راپۆرتی هەواڵی فەرمی ئیلنا بڕیارە ئەمڕۆ سێشەممە 30 ڕێبەندان کۆبوونەوەی شۆڕای باڵای کار بە مەبەستی دیاریکردنی هەغدەستی ساڵی 1404 کرێکاران بەڕێوە بچێت. ئەمە دووهەم دانیشتنی ئەم شۆڕایەیە و تا ئێستا هیچ راپۆرتێک سەبارەت بە کۆبوونەوەی یەکەم بڵاو نەکراوەتەوە. وا دیارە ئەم شەورا حکوومیە نایەوێت تا کۆتایی ئەم ساڵ بڕیاری خۆی لەم بارەیەوە ئاشکرا بکات. ئەمە لە کاتێکدایە کە لە دەرەوەی دانیشتنی شۆڕای باڵای کار لیژنەی هەغدەست بە شێوەیەکی نافەرمی ڕایگەیاندووە کە تێچووی ژیانی بنەماڵەیەکی 4 کەسی کرێکاری لە 30 ملیۆن تمەن لە مانگێکدا تێپەڕیوە. لەبەر ئەوەی هەڵسەنگاندنی ئەم لیژنەیە لەسەر بنەمای ئامارە فەرمیەکانی حکوومەت ئەنجامەدرێت و هەموو کەسی ژەزانێت کە ئەم ئامارەنە دەستکاری کراون، لە ڕاستیدا ڕێژەی سەبەدەی لانی کەمی بژێ و زیاتر لە 30 ملیۆن تمەنە. بۆ نمونە بە پێی نرخی فەرمی هەر کیلۆیەک پەتاتە بە 20,000 تمەن دانراوە، لە کاتێکدا نرخی ڕاستەقینەی پەتاتە لە بازاردا لە 60,000 تمەنیش تێپەڕیوە. عەلی خودایی یەکێک لە نوێنەرانی خانەی کرێکار کە یەکێک لە بەشداربووانی دانوستانی دیاریکردنی هەغدەستە دەڵێت ئەمڕۆ ئاستی هەغدەستی کرێکاران ئەوەندە کەمەکە مشتومڕ لەسەر ڕێژەی زیادکردنی هەغدەست زیاتر لە گاڵتەیەکی تاڵەچێت. سەردەمێک ئێمە مافی نیشتەجێبوونی کرێکارانمان لە 10,000ەوە گەیاندە 25,000 تمەن و وەزیرێکیش لە چاوپێکەوتنێکدا بە شانازیەوە هەواڵی پەسەندکرانی 150% مافی نیشتەجێبوونی ڕاگەیاند لە کاتێکدا مافی نیشتەجێبوون تەنها 15,000 تمەن زیادی کردبوو، ئەویش منەتی بەسەر کرێکاراندا دەکرد. لە ئێستادا لانیکەمی هەغدەست ئەوەندە کەمەکە هەر ڕێژەیەک ئەگەرچی لە ڕواڵەتدا ڕقەمێکی گەورەش بنوێنێت، بەڵام هێشتا بەهۆی لە خوارەوەبوونی لە ڕادەبەدەری نرخی ڕیاڵ هیچ کاریگەریەکی ئەوتۆی لەسەر بژێوی ژیانی کرێکاران نابێت. سەرەڕای هەموو ئەمانە زیادکردنی لانیکەمی هەغدەستی چەندین جار لە ژێر هێڵی هەژاریدا کە ساڵانە لەلایەن شۆڕای باڵای کارەوە ڕادەگەیەنرێت تەنها بەشێکی سنووردار لەسەر جەم کرێکاران و کارمەندانی لەسەر کاری کەرتی گشتی و تایبەت دەگرێتەوە کە یاسای کار دەیانگرێتەوە. زۆربەی هەرە زۆری کرێکارانی ئەو کارگەیانەی کە ژمارەیان لە 1 ملیۆن زیاترە و ملیۆنان کرێکار تێیاندا دەچەوسێنرێنەوە، هەروەها سەدان هەزار کرێکاری کاتی و ئەو ژن و منداڵانەی کە بە هەغدەستێکی زۆر کەم لە ماڵەوە خەریکی بەرهەمهێنانی بەرهەمە لاوەکیەکانن یاسای کار نایانگرێتەوە و بەهۆی پەرشوبڵاوی لە کارگە بچووکەکانی کە خاوەنی ژمارەیەکی کەمی کرێکارن و هەروەها بەهۆی نەبوونی ڕێکخراوە و بوونی لەشکرێکی بەرینی بێکاران ڕازی دەبن بەو بڕاهەغدەستەی کە دەیاندەنێ کە گەلێک جار تەنانەت زۆر کەمترە لەو لانی کەمانەی کە لەلایەن شۆڕای باڵای کارەوە دیاریەکرێت. ڕۆژ نییە کە سەدان بنەماڵەی کرێکاری بەهۆی شەپۆلی بێکارکردنەکانەوە دابینکارێکی بژێوی خۆیان لەدەست نەدەن، وەک ئەوەی کە ئاکامی هەموو قەیرانەکان، قەیرانی درێژخایەن و خراپی دۆخی سەرمایەداری ئێران، گەندەڵی جێگیر لە دام و دەستگای پانوبەرینی بڕۆکراسی حکوومەتیدا و تونبوونەوەی گەمارۆ نێودەوڵەتیەکان هەمویان بەیەکەوە بەسەر کرێکاران، پەراوێز کەوتوان و چینە بێبەشەکانی کۆمەلگەدا ڕووخابێت. لەوەها دۆخێکدا تەنها دابینکردنی هەغدەستێکی گونجاو لەگەڵ هەزینەی ژیانێکی ئینسانی بۆ هەموو کرێکارانی لەسەر کار، دابینکردنی بیمەی بێکاری بۆ هەموو بێکاران و ئەو کرێکارانش کە بەهۆی شەپۆلی بێکارکردنەکانی ئەم دوایانە کارەکانی خۆیان لەدەستداوە، ڕاگررتنی کار لەو بەشانەی کە بەرهەمهێنان تێیاندا پێویستیەکی سەرەکی ژیانی ڕۆژانە نین، کەمکردنەوەی کاتژمێرەکانی کار لەو بەشە خزمەت گوزاری و بەرهەمهێنەرانەی کە پێویستی سەرەکین بۆ ژیان و هەروەها بە پێدانی هەغدەستی تەواو و دەرماڵە و دابینکردنی سەرجەم پێداویستی و ئیمکاناتە تەندروستیەکانیان دەتوانێت دۆخێکی ئەوتۆ بۆ کرێکارانی ئێران پێک بهێنێت کە بتوانن بەردەوامی بە ژیانی خۆیان بدەن. کرێکاران سەدەقەیان ناوێت. کرێکاران بەهۆی ئەو ڕۆڵە بنەڕەتیەی کە لە بەرهەمهێنانی کۆمەڵایەتی و ڕاگررتنی کۆمەلگەدا هەیەە دەبێت لە ئەمنیەتی گیانی و ژیانێکی ئینسانی بەهرەمەند بن. بەڵام ئەزمموی 46 ساڵ کار و ژیان لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا دەبێت بە کرێکارانی نیشاندا بێت کە لە ژێر دەسەڵاتی ئەم ڕژیمەدا دەستەبەربوونی ئەمنیەتی گیانی و ژیانێکی ئینسانی و خۆشبژێوی مەحاڵە. لەم ڕۆوە ئەرکی سەرشانی هەڵسوراوان و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاریە کە لە ڕەوتی ململانی چینایەتی و ئەو بزوتنەوە داواکاری تەوەرانەی کرێکاراندا کە بەردەوام لە ئارادایە
کۆمەڵانی کرێکار بە ورەیەوە پەروەردە بکەن کە ڕێگای ڕزگاربوون لەم هەموو هەژاری و نەهامەتی و نائەمنیە نەک لە چوارچەوەی پەیوەندیە زاڵەکاندا بەڵکو لە بەرپاکردنی شۆڕشێکی کۆمەڵایەتی لە دژی نەزمی ئێستەدا بەدی بکەن.